دەگەڕێنەوە لە شاری سلێمانی تاقیکردنەوەی کۆپەری ناوبژیوانی سنووری پارێزگای سلێمانی بە بەشداری 54 ناوبژیوان دەستی پێکرد. ئامانج لە تاقیکردنەوەی ناوبژیوانانیش ئامادەکردنیانە بۆ بەڕێوەبردننی سەرجەم خولەکانی کوردستان. بە بەشداری 54 ناوبژیوانی سنووری پارێزگای سلێمانی تاقیکردنەوەی کۆپەری ناوبژیوانان دەستی پێکرد. بەسەرپەرشتی لیژنەی ناوبژیوانانی کوردستان و لقی سلێمانی لیژنەکە تاقیکردنەوەی کۆپەر بۆ 26 ناوبژیوانی ناوەڕاست و 28 یاریدەدەری ناوبژیوان لە شاری سلێمانی بەڕێوەچوو. سەرۆکی لیژنەی ناوبژیوانانی کوردستانیش باس لە تاقیکردنەوەی ناوبژیوانانی پارێزگای سلێمانی دەکات کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت و ئەوەشی خستە ڕوو ئەو ناوبژیوانانی دەرناچن هەلی تریان پێدەدرێتەوە. بەبوونەی وەرزینوێ یەکێتی تۆپی کوردستان ناوەندی یەکێتی تۆپی کوردستان ئەمڕۆ تاقیکردنەوەی ناوبژیوانانی شاری سلێمانی دەکەین پلە 2 پلە 3یەکانن کە ئەوانەی دەتانن بەشدار بن لە خولەکانی لاوان و تازە پێگەیشتوان و دەرەجەیەکان ئەوانە بۆیان هەیە ئەو ناوبژیوانەتی ئەو پلانە بکەن و لە بەوەش ئەمە هاتینە ئێستا اختیباراتی کوپەریان لۆ دەکەین کە تێیدا 54 ناوبژیوان بەشدارن 26یان ناوەڕاستن و 28یان یاریدەدەرن. ئەوانەی ئەوڕۆ لەو کوپەرە دەرچی بۆی هەیە ئەو ساڵ وەرزی 2018-2019 بۆ هەیە بەشداری ئەو ناوبژیوانێتی بکاتن. ئەمە فرسەتە چکیان دەدەینێ بەس نا ئێستا دەبی 45 ڕۆژ لەسەر ئەو اختیبارە بڕوە ئەوجا لە بۆی نێودەوڵەتیە ئەو اختیبارە هەمووی نێودەوڵەتی ئەوانەش ئەوەی دەکەن اختیبارەی نێودەوڵەتیە. لە لای خۆیانەوە ناوبژیوانە بەشداربووەکان باز لە گرنگی ئەم جۆرە تاقیکردنەوانە دەکەن بۆ سەر بەرەو پێشچوونی ئاستیان، هەروەها باز لە کاریگەری بەڕێوەچوونی خولەکان و پێچەوانەکەشی دەکەن. بەڕاستی ئەوەی ئەم تاقیکردنەوانانە بۆ ئەم اختیبارە بۆ حەکەمەکان گرنگێکی زۆری هەیە بۆ ناوبژیوانان لە ڕووی نەزاریەوە لە ڕووی لیاقەوەت گرنگێکی زۆری هەیە. ئەگەر بێت و ئەم اختیبارە نەکرێت ناتوانانی ئاستی حەکەمەکان دیاری بکرێت. وڵا پێگومان گرنگێکی زۆری هەیە. تۆ لەو بواری خۆتا ممارساکە لە کاتی یاریەکانە تۆ ناوبژیوانی ئەگەر یاری نەبێ و ممارسە نەکرد لە یاریەکانە و نەتوانی یاری بەرەوبەری حتممە ئەو هینەی هەتەوە ئەنجامی هەتا ناتوانانی جێبەجێ بێگومان کارگەرێکی زۆر لە کاتە سەر ناوبژیوانانە. تاقیکردنەوەی کۆپەری ناوبژیوانانی سنووری پارێزگای سلێمانی بۆ ئامادەکردنی ناوبژیوانانی پلە 2 پلە 3 بۆ بەڕێوەبردننی خولەکانی نایاب و پلەیەک و لاوان و تازە پێگەشتوانی کوردستان. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.